کە چوونەتە دەرەوە کە ڕێگەی قاچاقیان بینیوە و بەشێکیان لەوێ ماون. ئەمە یەکێک لە وعدەکانی وعدە ناڕاستەکانی قاچاقچی کە پێش دەست پێ بکات و ژیانێکی سابت دابنێ لە هەر شوێنێکا کە بێت. جێگرەوەکان لە هەرێمی کوردستانە دیاری بکەین، خەڵک وا لێ بکەین جارێکتر بیرکاتەوە. هەر بەپێی داساکانی ئێمە زۆربەی ئەوانەی کۆچەکەن بەداخۆچینی گەنجانن، بۆیە ئێمە ئەمڕۆ عەزیەتی ئێوەمان داوە لە گەنجانی دواناوەندەکان، ئامادەیەکان و زانکۆکان. بۆیە زۆر گرنگە کە زۆر مەبەستمانە کە لەگەڵ ئێوە قسە بکەین بۆ ئەوەی هاوکارتان بین. تکایە هەر کەسێک کە بیری لە کۆچ کردوێتەوە بە ڕاوێژی ئێمە بکە بۆ ئەوەی شارەزای بەبەتانە بێت. چەند داتایەکە خەمە ڕوو لە تازەترینیان دەست پێ بکەم. تەنها لە ئەم ساڵدا لە مانگی یەکی ئەم ساڵ بۆ ناوەڕاستی ئەم مانگە 70,000 کۆچبەر تەنها لە ڕێی تورکیاوە ڕۆشنەتە یۆنان. 70,000 کەس، ئەلبەتە لە 5% عێراقی بوون، باشە لە 5% بەداخەوە زۆربەی خەڵکی هەرێمی کوردستانە، ئەوانە تەنها لە ئەم ساڵە. بۆیە ئەمە پێمانەڵێ کە دیاردەی کۆچ بەردەوامە زۆر بەداخەوە و زۆر ئەبێ زیاتر و زیاتر هاوکار بین بۆ ئەوەی هۆکارەکان دەستنیشان بکەین، باشە و چارەسەرێکیان بکەین بۆ ئەوەی ئەو خەڵکە کە وەکو تۆ هەیە، وەکو تۆ گەنجە، ئەوێ ژیانێکی شایستەتری هەبێ. ئێوە ئەزانن ئێستا 40,000 کەس، باشە کە بەشێکی خەڵکی هەرێمی کوردستانە لە کەمپەکانی یۆنانە. ئێوە ئەزانن کە لە 12,000 منداڵ لە کەمپەکانی یۆنانە لە تەنها لە 101 خراونەتە بەرخوێندن، باشە ئێوە ئاگادارن لەوەی کە لە ساڵی 2014ەوە تا ئێستا، باشە نزیکەی 635,000 کەس کۆچیان کردووە لە عێراق، یعنی 9 ملیۆن هاوڵاتی کۆچی کردووە. کاتە زۆر ئەبێ ئاگادار بن. ئێوە ئاگادارن کە لە ماوەی ئەم 4 ساڵە، باشە 19,000 کەس تەنها لە دەریای ناوەڕاست خنکاون. ئێوە ئەزانن ئێستا حالیان بەم سەرمایە لای خۆمان شتێک ئەڵێن ئەوەنە سار دەڵێ سیبریایە. ئێوە ئەزانن ئێستا لە سیبریا 500 بۆ 600 کۆچبەری کوردی خەڵکی ئەم هەرێمی کوردستانە ئامۆزای من پورژایەوە برایت ئەم و ئەو لە کەمپەکانی لەژێر بەفران. و من پێرە لەگەڵێکیانە قسەم کرد کە دۆخێکی زۆر ناخۆش و نەخوازراوی هەیە، باشە ئێوە ئەزانن زیاتر لە 300 بۆ 400 گەنجی هەرێمی کوردستان ئێستا لە زیندانەکانی ئەدرنا. یعنی ئەم بابەتانە زۆر گرنگە کە ئێوە بزانن شارەزای بن بۆ ئەوەی ئەو کەسانی کە ئەیانەیە کۆچ بکەن بەڕاستی بەرمەبنای زانیارێکی دروست زۆر بەداخەوە. ئێوە تا ئێستا ئەزان کە ئەو کەسانی کە ئەیانەیە کۆچ بکەن چەنە سەرفەکەن. تا ئێستا نمونەتان لایە کە کەس هەبووە، زۆر کەیسمان هەیە کە خانەی فرۆشتووە، ئیشەکە لەدەستداوە لە ڕێگەکەشا یا خنکاوە یا گەڕاوەتەوە ئێرە. لەبەرەوە ئەم بابەتانە زۆر گرنگن. قسەی کۆتایی